یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە تاکوی ئێستا ئامانجی خزمەتکردن و پاراستنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە لە دەستی دوژمنان. لە دوایین هەوڵیشدا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باڤڵ جەڵال تاڵەبانی پاڵپشتی و پشتیوانی خۆی بۆ چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە دەکات بۆ باشترکردنی بژێوی ژیانی پێشمەرگە و پێشخستنی زیاتریان. هێزی پێشمەرگە هێزێکی پۆلایە لە سەنگەری بەرگیریە، هەموو کاتێک و هەموو ساتێک بەرگیری لێیانەکەت بە هەموو توانای خۆی. یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی باڤڵ جەڵال تاڵەبانی لە سەرجەم سێکتەرەکان خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و عێراق دەکات، تەنانەت لە بەغدا لە ماڵی مام بۆتە شوێنی کۆکردنەوەی لایەنە سیاسیەکانی عێراق. بە سەرۆکایەتی باڤڵ جەڵال تاڵەبانی ڕۆژانە چەندین کۆبوونەوەی گرنگی ئەنجام دەدرێت. هەمیشە بینیمانە لە مێژوودا کە ماڵی مام جەلال هەمیشە لە خەمی یەکبوون دابوونە، هەمیشە لە خەمی ئەوە دابوونێکەوە حکوومەتێک بە شەراکەتی هەموو حیزبەکان و بە دڵی هەموو حیزبەکاندا پێک بێنرێت و هەوڵەکانی زۆر بەرز دەنرخێنێکەوە هەوڵی جدی داوە بۆ ئەوەی حکوومەتێک بێت کە بە ڕەزامەندی هەموو لایەک بێت و دڵی هیچ لایەک لە خۆیدا نەڕەنجێنێت و هەر شتێک کە سوودمەند بێت بۆ گەڵی کوردستان و بۆ هاوڵاتیان تێیدا دەستەبەر بکرێت. لە ئێستادا دوایی چەندین ساڵ و قەیرانی بەردەوامی هاوڵاتیان چاو و ئومێدیان لەسەر یەکێتی سەرۆک باڤڵ جەڵال تاڵەبانیە تاکو و ڕەخنە و نیگەرانی و داواکاریەکانیان ئاراستەی ئەو بکەن. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.